بۆ کاری نووسین دیپسیک بۆ دروستکردنی ڤیدۆ هایلو بۆ دروستکردنی وێنە ستۆک IMG بۆ نووسینی ئیمێل بە شێوەیەکی خێراواتە کاتێک تۆ دەتەوێت جوابی ئیمێلێک بیتەوە ئیمێلێک بنووسی بۆ کەسێک ئەوە ئەتوانی ئەم ژیری دەستکردە بەکاربێنی بە ناوی ئیمێل ماجیک بۆ دروستکردنی سلایدی پاوەرپۆینت تۆ بابەتێک دەوێت یان ئەتوێت لەسەر بابەتێک چەند سلایدێک حازرکەی بۆ عەرزکردن بە پاوەرپۆینت ئەوە ئەتوانی سلایدز GPT بەکاربێنی بۆ دروستکردنی فایلی وۆرد کاتێک تۆ دەتەوێت بابەتێک ئامادەکەی بە فایلی وۆرد ئەوە ئەتوانن iDoc Maker بەکاربێنن بۆ بەکارهێنانی بریکارێکی ژیری دەستکرد واتە تۆ کاتێک دەتەوێت بریکارێک لە ژیری دەستکرد بەکاربێنی لە سیستمێکی خۆدا لە بابەتێکی خۆتە ئەوە ئەتوانن سەردانی سایتی مایندپال بکەن کە ئەتوانن بریکارێکی لێ وەرگرن ئەمانە هەمویان سایتن بە شێوەی ئۆنلاین کارەکەن وە خۆڕایشن بێگومان پاکێجی تر هەیە وێبسایت تر هەیە کە بە پارەیە ڕەنگە ئەنجام زۆر لەمانە باشتر بێت بەڵام ئەمانە خۆڕاین و بە شێوەی ئۆنلاین کارەکەن هیوادارم سوودێکی هەبوو بێ کاتێکی خۆش